چونە ناو بابەتێک کە دوو چەمکی فەلسەفی تیا بەکارهاتبوو و دوو چەمکەمان ڕوون کردەوە. وەڵام لە ڕاستیا و دوو چەمکە کێشەیەکی زۆریان تێدایە ئەگەر تۆ بتەوێ بچیتە ناو گیانی هاوڕێیەتیەوە یا بچیتە ناو ئەو جۆرە لە پەیوەندی مرۆیی کە بەدەرە لەو پەیوەندیانەی کە لەسەر ئەساسی دەسەڵات سوود لەگەڵ چێژە دادەمەزرێن. تەمان لێرە ئەرستۆ مەوزوعی دەسەڵاتی فەرامۆش کردووە، ینی زۆر ڕێنی ناکا، ینی دەکرێت دوو کەس کۆ ببنەوە لەسەر ئەساسی دەسەڵات. و ئەمە چۆن ئێمە بتوانین دەسەڵات لە بۆ نمونە سوود جاکەینەوە لە مڵک جاکەینەوە؟ ینی جۆرێک لە کەسەیە مڵکی بۆ دەسەڵات دەوێت، جۆرێکیش لە کەسەیە دەسەڵاتی بۆ مڵک دەوێت. وتەبەن ئەمە لە سەردەمی کۆنا ئەگەر لە ململانەی ڕۆژهەڵات و ڕۆژاوا سەیری کەیت، بە تایبەتی لە فەترەی سەلاحەدینە تەواوە دەردەکەوێت کە مەسیحی ئەوروپیەکان ئەوانەی کە لە هاتن بۆ ڕۆژهەڵات بۆ مۆزوعی قودس و ئەوانە، ئەوان مڵکخواز بوون، یعنی لە سیراعەکەی نێوان کێشەکەی نێوان پاشای قودس و سەلاحەدینە ئەمە دەردەکەوێت. ینی ئەوەی کە سەلاحەدین دەکەوێتە نێوانێک لە نێوان زەنکیەکان و بۆ نمونە زەنکیەکان کە دەیان سەر بە خلافەتی عەباسی بوون لەگەڵ مەسیحیەکان کە لە قودس دەسەڵاتیان هەبوو هەموو گیانی مەسیحی پشتگیری لێ دەکردن. و لەو نێوانە وەزیرەکەیەکەوە وەزیری خەلیفەی فاتمیە و فاتمیەکان لێرە لە کێشان و میسر زۆر دەوڵەمەند بووە و کاتە بەوەی شوێنەکەیەوە و بەوەی ئەواوەی کە هەیەی لەلایەکەوە ئەم وەزیرە مامەڵەی سوودخوازی لەگەڵ هێنا دەکات، لەگەڵ مەسیحەکانە دەکات، لەگەڵ پاشای قودسا دەکات، بۆ ینی تەماحیەوە دەخاتە بەردەمی کە لە مڵکەوە تەماحەکەی بۆ دروست دەکات، ینی بەڵام بۆ ئەمانی تر لە دەسەڵاتەوە دروستی دەکات. بۆیە هەست دەکەی خلافەتی ئیسلامی و دەسەڵاتی کە لەو سەردەما بۆ دەسەڵات خواز بوو، ینی مڵکی بۆ دەسەڵات ویستووە، بەڵام مەسیحیەکان دەسەڵاتیان بۆ مڵک دەوێت، ینی دەسەڵاتەکە وەسیلەی مڵک خوازیە. ینی و دواتریش خۆتان دەزانن کۆلۆنیالیزم ئەمەیە، ینی ئیش لەسەر ئەوەی کە ئامانجە لە دەسەڵاتەکە مڵکە و لە ڕۆژهەڵات بە پێچەوانەوە ئەوەی کە ئامانجە لە مڵکدا دەسەڵاتە، ینی ئامادەیی تایە مڵکەکەی بۆ پاراستنی دەسەڵاتی بخاتە خەتەرەوە، ینی ئەوەی سوودە سوودخوازیە، ئەو دۆخە سوودخوازیەی کە هەیە و غەریزەی سوودخوازی یا مڵکخوازی بکاتە قوربانی غەریزەی دەسەڵات خوازی. و مەسیحەکان بە پێچەوانەوە غەریزەی مڵکخوازی تایانە بەهێزتر بوو لە غەریزەی دەسەڵات خوازی، لەبەرەوەی دەسەڵات خوازیەکە چی بوو؟ وەسیلە بوو بۆ مڵکخوازیەکە. بەڵام لای لە خلافەتی ئیسلامیە کە ئەوە جۆرەکە لە دەوڵەت تەبەن هیچ ڕەبتی بە دینەوە نییە، بە پێی تەحلیلەکەی خەلدون ڕەبتی بە عەسەبیەتەوە هەیە، ئەو عەسەبیەتەش ڕەبتی بە دەسەڵات خوازیەوە هەیە. و ئەوان لە پێناو ینی دەسەڵاتە جەنگیان دەکرد، ئەمان لە پێناو مڵکە، دەسەڵات بۆ مڵک یا مڵک بۆ دەسەڵات، ینی ئەمە دوو سیستەم بوون. تەمان هەردووکیان لە ڕوویەکەوە لەبەرەوە هەردوو شتەکە ینی دنیاین و ڕەبتن بەو گیانەی دەرەوە بە چێژیشەوە. تەبان میسر خۆی بەپێی هەر تەحلیلەکەی بەپێی من ڕشت کە باس لە میسر دەکرێت ئەو دەرکی پێ کردووە کە میسر چێژخوازن، ینی چێژخوازی لە ناو میسرا هەیە. ئەم چێژخوازیە دوویەزی تر جەنگی لەسەر دەکەن کە یەکێکیان مڵکخوازە ینی سوودخوازە، ئەوی تریان دەسەڵات خوازە. تەبەن لە لێکدانەوەکەی ئەرستۆ دەسەڵات خوازیەکە وەکو بڵێ فەرامۆش کرابێ یا
نەبێت دواتریش دێتە سەرەوەی کە ئەو پەیوەندی هاوڕێیەتی لە ناو سیستەمی سیاسیا چۆنە من هێشتا خۆم نەمخوێندوێتەوە دەبێت دواتر بزانم ینی لەگەڵ کۆرسەکە منیش لەگەڵ ئێوە دەیخوێنمەوە باسی دەکەین لەبێ نازانم باز دەکایانە دواتر لەوانەکانی ترا دەزانین ئایا مەوزۆی دەسەڵاتخوازی لێرە وجودی هەیە یانە بەڵام هەست دەکەم دەسەڵاتخوازی بە جۆرێک لە جۆرەکان دەیخاتە لاوە چونکە دەبوایە هەر لە سەرەتاوە باسی دەسەڵاتخوازی و سوودخوازی و ینی مڵکخوازی کە دەڵێن سوودخوازیانی مڵکخوازی لەگەڵ چێژ خوازی چێژ ویستی ئەمانەی باز بکردایە هەرسێکی یعنی هاوڕێتی لەسەر ئەساسی دەسەڵات کۆمەڵێک کۆ دەبنەوە بۆ مەوزۆی دەسەڵات دەرچەندە ئاماژەکان بەس هیچ نین بەڕاستی ئەو مەوزۆی دەسەڵاتە زەق ناکاتەوە ناتوانانی بڵێ ئەرستۆ لە پاڵ چێژ و سوودات باسی دەسەڵاتیشی کردووە وە نایکات هەر بە شاراوەیی دەیکات سەبەبی چییە بە شاراوەیی دەیکات من تا ئێستا نەگەیشتومەتە نەتیجەیەک بۆچی بە شاراوەیی مۆزۆی دەسەڵات ینی دەخاتە ژێرهینەوە وەکو بڵێ ژێلێەوە ینی بە خشکەی باسی دەکات لە ژێرەوە باسی دەکات یعنی دەبێت خۆت بزانی کە شتێکی وا هەیە جا لێرە لە بینی هێزی دەسەڵات خوازوو کە خەلافەی عەباسیەکانە لەگەڵ هێزی مڵکخواز کە دەسەڵاتە مەسیحیەکەی قودسە کە هەموو دنیا پشتگیری دەکا و دواتریش ئەڵمان و فەڕەنسیەکان و بەریتانیەکانی هەموویانەوە سوپا دەنێرن بۆ ئەو جەنگە چونکەوە نموزەجی ئەوانە وەکو شتێکە لە ناو ڕۆژهەڵاتە لە کە ئەوان هێزی ئەوانە لە ناو ڕۆژهەڵاتە لە نێوان ئەم چێژخوازی و دەسەڵاتخوازی و مڵکخوازیە هێزێکی تر هەیە کە سەر بەم دنیاە نییە کە نە دەسەڵاتخوازە نە چێژخوازە نە مڵکخوازە و فعلەن هێزێکی کوردی پوختە ئەویش سەلاحەدینە سەلاحەدین نە وەک عەباسیەکان خەلافەی عەباسی دەسەڵاتخوازە نەوە وەک خەلافەی فاتمی چێژخوازە نەوەک دەسەڵاتی مەسیحیەکان مڵکخوازە یعنی ئەوەی کە هەیە وەک مەسیحیەکان مڵکخوازە ئەو ئەمانە هەمووی لە دەرەوەی ئەون و ئەو هارمۆنیایش کە دروستی دەکا سەلاحەدین بەوەی سەلاحەدینەوە دروست دەبێت لە بینی ئاینەکانە لە بینی جوولەکە و مەسیحی موسڵمان لە ناو قودسە کە سەلاحەدین خۆی جوولەکەکان دێنێتەوە ینی سەلاحەدین ئەو ڕێککەوتنە قبول ناکە کە ڕێشار دەیخاتە بەردەستی کە خوشکەکەی بدا بە عادلی برای بۆەوەی پێکەوە موسڵمان و مەسیحی لە قودسا حکم بکەن بۆچی چونکە جوولەکەکانی کە مەسیحەکان دەریان کردوون لەوە بێبەش دەبن و ئەوانی شوێنی خۆیانە مەسیحەکان دەریان کردوون ئێ موسڵمانەکانیش بات نایە مەسیحی و بڵێن عەباسیەکان یان گرتایە مەسیحی و جوولەکەیان دەردەکرد مەسیحیەکان جوولەکە و موسڵمانەکانیان دەرکرد هەر لایەک بیگرتایە دوانەکەی تری دەردەکرد بەڵام سەلاحەدین ئەم ڕێککەوتنە قبول ناکات تەنانەت مەسیحی و بڵێن مەسیحیەکان و موسڵمانەکان پێکەوە لە ناو قودسا ڕێککەون و حکمیکەن بەهۆی ئەوەوە کە ئەم خوشکەکەی خۆی دەدا بە عادل ئەو کاتە خوشکەکەی دەبێتە شاژن و عادلیش دەبێت بە پاشا ئەمە قبول ناکە سەلاحەدین و لێرە هارمۆنیەکەیە ئەم هارمۆنیە کە ئەو سازی دەکات لە نێوان جوولەکە و مەسیحی و موسڵمانە لە ناو قودسا ئەمە هیچ ڕەبتێکی بەو دەسەڵاتە ئیسلامیە دەسەڵات خوازەوە نییە کە بە ناوی خەلافەتەوە و حکم دەکات یانی و ئەمە بەدەرە لەوە قودرەتی سەلاحەدین لە ڕووی هێزەوە زۆر هێزێکی کەمی هەیە ینی هەر ئایلەیەکن ئەسڵەن عەشیرەتیش نییە عەسەبەش نییە عەسەبیەتێکیش نییە کە لەوێ لە ئارا بێت یعنی خەلدون لێرە بە زۆر دەیەوێ عەشیرەتێکی بۆ دروستکات عەشیرەتەکە ئەوەی کە ئەو باسی دەکات ئەسڵەن ئەمان دابڕاون وەک خێزانێک لە دوورەوە هاتوون بۆ تکریت یەک ئایلەیە ئەمە بەس ئەم دۆخەی سەلاحەدین دۆخێکە ڕەبتی بە دنیایەکی ترەوەیە دنیای سەلاحەدینە و دنیای تایە بیر دەکاتەوە زۆر تەواو جیاوازە لە هەر سێ دنیاکە یعنی دنیای چێژخوازی دنیای دەسەڵاتخوازی دنیای مڵکخوازی یعنی سەلاحەدین
ئەمانە لە ناویە وەکو بڵێ لەناو ئەم دنیایان نییە لەبەرەوە نە مڵکی دەوێت نە دەسەڵاتی دەوێت نە چێژی دەوێت و ئەو هاوڕێتی دەوێت هاوڕێتیەک کە لەو شوێنادا دەمەزرێت کە لە هاوڕێتی نییە لەسەر چێژ هاوڕێتی نییە لەسەر دەسەڵات هاوڕێتی نییە لەسەر سوود و فعلەن سەلاح الدین دەبێتە ئەو ڕەمزە یعنی کەوەی کە ڕەمزی تەسامحە لە ئەوروپا و ئەمەدا لە ناو پەروەردەی ئەوروپیا ئەمە هەیە ئەمە دوژمنەکە بوو چۆن تۆ دەکەیتە نمونە بۆ پەروەردەی خۆدیان ئەمە ڕەبتی بەوە هەیە و پەیوەندی بەوەیە سەلاح الدین لەم دەسەڵاتی بۆ مڵک نەدەویست مڵکیشی بۆ دەسەڵات نەدەویست وی بۆ چێژیش ئیشی نەدەکرد و ئەوەی کە حەق بوو ئەوەی دەبینی ینی سەلاح الدین لەبەرەوە سەلاح الدین ئەگەر باتایە و بەپێی ئەو نظامە بڕۆشتایەتە بەڕێوە کە نظامی دەوڵەتەکانی خەلافەتە هەرگیز ئەم کارەی پێ نەدەکراکە کردی و بەل لەو نورەدین زەنکی وەکو ئەوەی کە سوڵتانی خەلیفەیە عمادەدین زەکی و هەوڵ دەدەن زەنکیەکان هەوڵ دەدەن ئەمەینکەن لێرەشەوەیە تا ئێستاش تورکەکان ڕقیان لە سەلاح الدینە چونکە ئەس دەکەنەوە هیچێک کە ئەو کردی هی ئەوان بوو ئەم کردی لە کاتێکە ئەوان هەر نەیان دەتوانی بیکەن چونکە ئەوان بەشێک بوون لەو سیستەمی دەسەڵات خوازیەی کە هەبوو لەبەرەوەشە کورد خەلافەت دروست ناکات لە کاتێکا دەیتوانی لە سەلاح الدین براوە بوو سەلاح الدین دەیتوانی ئەم کارە بکات و ئەمە ڕەبتی بەو گنەوە هەیە جا من ئەمانە باس دەکەم بۆچی لەبەرەوە ئیشکالێک لە ناو لەگدانەوەی ئەرستۆ یا گریک بەگشتی چونکە ئەرستۆ نەموزەجێکی گریکیە ینی ئەرستۆ بەرجەستەکەری ئایدیا گریکیەکان عەقڵی گریکە ئەرستۆ عەقڵی گریکی کۆن کە گریک لە سەردەمی دەوڵەتە شارەکانە باسی گریکی مۆدێرە ناکەم ینی یۆنانیەکان ناکەم و لێرە من هەست بۆ یەکەم جار هەستم دەرکم بە شتێک کرد کە فعلەن گریکیەکان هوشیاریان بە شتێکە بۆ نەبووە ینی ئەو هوشیاریە نییە لەو شوێنە هەر لێرە شایە و تێکەڵیە دروست دەبێت ئەرستۆ تێکەڵی دروست دەکات لە بینی ئەوەی کە پیشەییە ئەوەی کە بەڕاهاتن فێری دەبی فەزیلەتەکان و بڵین لەگەڵ توانە پیشەیەکانە بەڵام ئەم جۆرە لە هوشیاری لە پەنایەکە لە شوێنێکی نادیارە لێرە هەبووە و لە میدیەکانەوە ئەم هوشیاریە دەست پێ دەکە هەیە لە ناو میدیەکانە دواتر هەست دەکەم ئەوەی کە ئەوە دەپارێزێ و ئەو کولتورە لە ناویە درێژەی پێدەدا ئێمەین لە ڕاستیە و ئەم کولتورە جۆرە لە فرەییتیایە و کاتێک گەمەش دروست دەبێ فرە ڕەنگیە و ئەم کۆبوونەوەی ئەوەی کە سەلاح الدین لە بینی موسڵمان و فلان و فیسارا دەکات ڕەبتی بەمەوە هەیە ئەم جیاوازیانە چۆن کۆ دەکەیتەوە و یەکبوون لە ناو جیاوازیە دایمە دەبێ ئەو یەکێکی هی ئەم دنیایی دەرەوە نەبێ ینی ئەوەی دەبێ بە یەکەوانی تر کۆ دەکاتەوە نابێ شتێکی مادی بێت دەسەڵات بێ کە کۆمەڵە جیاواز کۆکاتەوە جیاوازیەکانیان نایە لەسەر کوتیان دەکات چێژ بێ هەر عینیشت و مڵک بێ هەر عینیشت چونکە مڵک لە مڵکداری شایتر دەبێ یەک ئیرادە خاوەنی مڵکەکە بێت ینی ئەوانی تر هەمووی دەبن بە مڵک ینی تەرەفەکانی تر هەمووی جەستەکەیان دەبێتە مڵکی ئەم ئیرادەیە و ئەم جۆرە لە مەرکەزیەت کە لە هەردوو نظامەکە هەیە ینی نظامی مڵکخوازی ئەوروپی و نظامی سیستەمی بڵێن دەسەڵات خوازی ڕۆژهەڵاتی هەردووکیان لەسەر ئەساسی ئەم جۆرە لە یەکبوون دامەزراون و ئەمە کە باس دەکەم ئەمە زۆر ڕەبتی بە هاوڕێیەتیەوە هەیە ینی بەواتایەکی تر ئەوەی لە سەلاح الدینە هەیە جۆرەکە لە هارمۆنی لە نێوان جیاوازەکانە و ئەم هارمۆنیە لە نێوان جیاوازەکانە هاوڕێیەتیە ینی هاوڕێیەتی لە نێوان جوولەکە و مەسیحی و موسڵمانە لە قودسا ئەمەیە کە سەلاح الدین ئەو سیانەی پێکەوە ینی ئەو وشیاریە دروست دەبێت کە ئەم سیانە پێکەوە بتوانن هەڵبکەن بەبێەوەی هیچ کامیان تەعادا لە هیچ کامیان بکە و هەریەکە بە جیاوازیەکانی خۆیەوە بمێنێتەوە کاتێک ئێستا
وێنەیەکی عەرەبی بۆ سەلاحەدین دروستکراوە دەڵێن کەی سەلاحەدین دێ قودس لە دەستی جوولەکە ڕزگار دەکات ئەمە لە ڕاستیە سەلاحەدین نییە چونکە سەلاحەدین ئەسڵەن قودسی لە دەستی جوولەکە ڕزگار نەکرد بەعکسەوە جوولەکەی هێنایەوە هێنایەوە ناو قودس و ئەمەش ئیلاقەی بەوە نییە کە ڕەبتێکی تایبەتی بە جوولەکەەوە ئیلاقەی بەو نظامی فرەیەوە هەیە یعنی جوولەکە حەقی هەیە لە ناو فەڵەستینی قودسیە و کاتە وەکو چۆن مەسیحیەک و مسلمانێک حەقیان هەیە و ئەم نموزەجەی سەلاحەدین تاکە سەرکردەیەکە گیانی دەبێتەوە یعنی دوژمنەکانیشی کە دێن ئەوانیش بە سەرکردەی خۆیانی دەزانن لە کاتێکە ئەم سەرکردایەتی هیچ کەسێک هیچ ناکە یان سەرکردایەتی کەسیان ناکە یعنی ئەمان بە سەرکردەی دەزانن بەبێ ئەوەی ئەو خۆی بکا بە سەرکردە بۆچی چونکە دەسەڵات خواز نییە و مڵکخوازی ژنیاوە لە تاریخەکەی دیارە ینی کاتێکە دەمرێ هیچ لە ناو سندوقەکەیان نییە هەمووی ئیشی پێکردو بەخشیوێتی خستوێتی ئەو شوێنانەی کە دەبێ بخات و ئەمە سەلاحەدینێکە کە ئێمە تا ئێستا نایناسین و من زۆر جار بە حەزەرەوە سەی دەتوانم باسی سەلاحەدین بکەم بۆچی چونکە لەلایەکەوە هەر خۆمان نەفرەتی لێ دەکەین دەڵێن بۆ دەوڵەتی بۆ دروست نەکردین لە کاتێکا سەلاحەدین لە ینی ئەوەی کە تایە دەدرەوشێتەوە جەوهەری کوردبوونە بەو معنایی کە من تعریفی کوردبوونم کردووە و فعلەن کوردبوون ڕەبتێکی جەوهەری بە هاوڕێیەتیەوە هەیە ینی هاوڕێیەتی کولتورەکان هاوڕێیەتی ئینسانەکان هاوڕێیەتی ئەو هارمۆنیایی کە هەیە و لێرە هەست دەکەی هی گڵشتێکی هەیە لەبارەی ئازادیەوە ئەڵێ لە ئێرانە بۆ یەکەم جار ئازادی سەر هەڵدەدا بەڵام لەوێ یەک کەس ئازادە ئەوانی تر هەمووی کۆیلن لە ناو گریکا چەند کەسێک ئازادن بەڵام دەڵێ لە ناو مەسیحیەتە کە مەسیحیەت دێت ئەو کاتە هەمووی ئازاد دەبن تەمان ئەم فکرەی کە هیگڵ باسی دەکات لە ڕاستیە لە واقعا سێریکەی وانە بەڵام ئەمەی هیگڵ بینیویەتی لە جیهانێکی سەر واقعیایە ئەمەی ئەم بینیویەتی و جگەر لەوە هیگڵ شتێک هەیە نەیبینیوە لە کاتێکە باسی میدیەکان دەکا هیگڵ و تا حدێک لە شوێنێکی شا دقیقە لە باسکردنیانی بەڵام لەگەڵ ئەوەشە ئەوەی نەبینیوە کە لە ناو میدیەکانە هەمووان ئازادن یعنی میدیەکان ئەو نظامە یەکبوون لە ناو جیاوازیە پێڕەو دەکەن و خێڵەکان یەکتری نەفی ناکەنەوە و ئەم کولتوری هاوڕێیەتیە کە دەکرێت من ڕێکە و ناوەی لێ بنێم کولتورێکە لە ناو ئێمە پارێزراوە و چارەنووسی ئێمە کە لە ناو دنیای ئێستا ئاواین ڕەبتی بەوەوە هەیە بەو کولتورەوە هەیە کە لە ناومان هەیە و خۆشمان هیچ وشیارێکمان پێ نییە و کولتوری هاوڕێیەتی ئەمە شتێک کە لەوانەیە وا ببین دەکە من مبالەغە لەم شتانە دەکەم بەڵام ئەمە لە ڕاستیە من هەر جۆرێک ببین دێت لە دەرەنجامی بەحس و تێڕامانێکی زۆرەوە من گەیشتوم بەم ئەنجامە یانی ئەمە شتێک نییە کە لە خۆمەوە لە تەعاسوبەوە بیڵێ من هیچ تەعاسوبێکم تیان نییە بۆ هیچ شتێک بەس ئەمە کاتێ دەیت لەناو ئەم تاریخە تەحلیل دەکەیت لێکی دەدەیتەوە هەست دەکەیت شوێنێکی نادیاری هەیە و فعلەن نەخوێنراوەتەوە و ناشتوانی فعلەن بخوێنیتەوە ئەگەر بێت و لەناو خۆتە ئەم ئایدایانە نەبن کە کۆدی ئەو تاریخەت بۆ دەکەنەوە و خۆت لە خۆتا پێی نەگەیشتبی و سەلاحەدین لا یەزال لەگەڵ ئەوەشا کە ئەو پیاوەیە یعنی ئەوروپیەکان وەکو نمونەیەک لە ئینسانی بەرز سەیری دەکەن و حکایەتیانەیە حکایەتی میلی چۆن ئێمە حەیران و شتمانەیە بە باڵای پاڵەوانەکانە لە ئەوروپیەکان دوای ئەوە ئەو حکایەتانە لەسەر بریتانیەکان دووسی دەکەن فەڕەنسیەکان دووسی دەکەن یعنی حکایەتی تەنان خۆشەویستی لەسەر دووست دەکەن کە ئێلیانور دایکی ڕیچارد کام ژنی پاشای فەڕەنسا بۆەوە جیابووەتەوە بۆتە ژنی پاشای بەریتانیا
کە ڕۆڵێکی زۆر سەرەکی لەو سەردەما هەیە و بیرکردنەوەیەکی زۆر سەیریشی هەیە ئەم ژنە پەرە بە جۆرێک لە خۆشەویستی دەدا خۆشەویستیە کە ڕەبتی بە دنیاکەی ترەوە هەیە عشقێکە عشقێکی سەر و هەستەکیە و عشقێکی غەریزی نییە ئەم ژنە هەر خۆی لەنا ینی هینێکی هەیە بەوە ناسراوەکە برە و بە جۆرێک لە خۆشەویستی عزری دەدات ینی عشقێکی پاکیزە دابڕاو لەوەی کە مادیە تابان شتێک لەسەر ئێلیانور دروست دەکەن ئێلیانور تەمەنی زۆر لە سەلاحەدین گەورەترە جارێک دێ فعلەن بۆ قودس بەس یەکێک لەو حکایەتانەی دروستیان کردووە لەسەر سەلاحەدین مەوزوعی ئێلیانور و ئەلاساس خۆشەویستی لە بینی ئێلیانور و سەلاحەدین دروست بووە حکایەتی عشقیان لە بینی ئەم دوانە دروست کردووە ئەو عەقڵیەتە میلیە کە هەیە کە دەوێت ئینکاتانی تەنانەت بە مەسیحیکردنی سەلاحەدین کە سەلاحەدین مەسیحیەکی ڕاستەقینەیە ئەمە لەناوە کولتورە هەیە دەیانەوێت بیکەن بەی خۆیان جارێک معرف خەزنەدار ڕۆحی شاد بێ قسەمان دەکرد لەسەر سەلاحەدین باسی ئەوەی کرد کە لە رووسیا لەگەڵ لەو وانەی کرد لەوێ و مامۆسایان و پرۆفیسۆرانی لە زانکۆکانە کە قسە و باس کراوە پێکەوە دانیشتوون ئەڵێ جارێک پێم وتن ئێوە کولتورەکەتان زۆر لاوازە وتیان بۆچی وتم لەبەر ئەوە سەلاحەدین تا نەکردۆ بەی خۆتان وتی یەکێکیشان جوابی دایەوەتی ئێمە هەر دەمێکە کردومانە بە بێت چۆ مەسیحی ینی کە ئەمە مەسیحی لە کولتورەکەمانە هەر دەمێکە ئێمە ئەوەمان کردووە یعنی ئەوانیش ڕووسەکانیش حکایەتیان هەیە لەسەر بە مەسیحیکردنی بە نەک بە مەسیحیکردنی تەنانەت بە مەسیحکردنی سەلاحەدین ئەمە کێن ئەو دوژمنانە بوون کە قەشەکان لەو سەردەما دەڵێن مەسیحی دەجال هاتووە بچن بیکوژن و هەموو مڵک و ماڵی خۆی هێن دەکات و دێ بۆ ئەو جەنگە تۆ سەیری ئەمە بکە چۆن ئەم شتە ڕێک پێشەوانە دەبێتەوە ینی ئەوەی کە ئەوان بە شوێنیان دەگەڕێن وەک مەسیحیەک و لەناو قایدەکانی خۆیانە نایبینن بۆ قایدێکی نمونەیی دەگەڕێن کە تەعبیرێکی تەواو لەوەی نەبکات دواتر لە بیرکردنەوەکەیان بکات لەبارەی بیرکردنەوە دینیەکەی ئەوان بکات کەچی دواتر ئەوەی کە دێن وەک مەسیحی دەجالێنی کە نام بیکوژن ئەوە هەر دەبێت بەوەی کە خۆیان بە شوێنیان دەگەڕن ئەمە یانە حکایەتێکی یعنی تاریخێکی هەروە ئاسان نییە سادە نییە یعنی یەکتر بینینەوەیەکی سیر ڕوو دەدا لەوە تۆ ئەو کەسێک کە خۆشەویستەکەت لە شکلی دوژمنێکە بۆ دوێ ناکراوە تۆ دەچیت دوژمنەکەت دەکوژی وەکو ئەوەی دوژمنی بکوژی خۆشەویستەکە دەبێت لە کاتێکە ئەمەی تۆ بە دوژمنی دەزانی ئەمە هەر خۆی خۆشەویستەکەتە ئەمە ئاسان نییە وە سەلاحەدین ئەگەر ئەو لەو دۆخانە بوایە ئەمانە ئەم فیتنەیە لا نەدەچوو و ئەم شتانە پەردانە لەسەر ئەم ڕاستیانە هەڵ نەدەدرانەوە و پەردەی مەسیحی دەجال لەسەر سەلاحەدین لا نەدەدرا ئەگەروانە بوایە و سەلاحەدین وەک ئەوەی هەیە نەدەبیندا و سەلاحەدین زەمینەیەک دروست دەکات بۆ ئەوەی ئەوانەی وەک ئەوەی کە هەن خۆیان بن مەسیحی جوولەکە و مسلمان یەکتری نەکەن بە خۆیان ئەویان بکات بەویتر و ئەویان بکات بەویتر و ئەم بە بەخۆکردنە ئەمە نظامی دەسەڵاتخوازی و نظامی مڵکخوازی دەیکات و ئەم بیرکردنەوەیکی مادیە کە داوای یەکبوونێک دەکا کە جیاوازیەکان تایە دەبێ نەفی بکرێنەوە ئەی هاوڕێیەتی چییە؟ هاوڕێیەتی نابێ ئەم پەیوەندیەی کە یەکێکیان ئەویتر نەفیکاتەوە هەردووکیان دوو بوونی سربەخۆن و لەناو هارمۆنیان ئێستا گەر لەناو عشقە باڵەکانە عشقە زەمینەکە تۆ سێرکەی عاشق لەناو معشوقە ون دەبێ نامێنێ ینی دوان نینێتر ئەوان یەکدان جۆرەك لە یەکێکیان دەبێت یەکێکیان ئەوی تریان لەمی تریان نەفی دەبێتەوە بەس لەما هەردووکیان کاتێکە ئەم عشقەت دەچێتە ئەو دی و هەردووکیان هەن وەک ئەوەی کە هەن یعنی هەردووکیان لە یەک کاتە ئەم عاشقن و ئەم معشوقن هاوڕێکانیش بە هەمان شێوە یعنی ئەمە نظامێکی گشتیە بۆ پەیوەندی
مرۆڤیەتی مرۆڤەکان لەگەڵ یەکە، نەک زیندەوەریەتی مرۆڤەکان لەگەڵ یەکە. یعنی پەیوەندی زیندەوەرانەی نێوان مرۆڤەکان کام دەسەڵاتی تایە، هەم سوودی تایە، هەم چێژی تایە، ئەم پەیوەندیە زیندەوەرانەیە تێدەپەڕێندێت. یعنی ئێمە وەک زیندەوەرێک لە پەیوەندیانین لەگەڵ یەکە، ئێمە ئەو کاتە وەک مرۆڤێک لەگەڵ یەکە لە پەیوەندیین. و سەلاحەدین بە معنایە یعنی مرۆڤە، و ئەو پەیوەندیە مرۆییە لە نێوان ئەم توخمانە دروست دەکە، یعنی پەیوەندیەکی ناوەکی دروست دەکە. تۆ خۆت بە وەک خۆت، یعنی تۆ وەک مەسیحیە کە فۆرمێکە چاک بە هەمان ئەو چاکەی کە موسڵمانێک کە فۆرمێکت پێی چاکە با لەم ڕەنگە دەرکەوێم، چاکە با لەم ڕەنگەکەی خۆیان دەرکەوێمش با لە ڕەنگەکەی خۆیان لە ناو جوولەکە کە شابار لە ڕەنگەکەی خۆیان دەرکەوێت. یعنی ئەمەی کە هەیە شێوازە، فۆرمە، و یەکبوونەکە لە فۆرمان نییە، چونکە یەکبوون لە فۆرما جیاوازیەکان نەفی دەکاتەوە. یەکبوونە لە چیا لەوەی کە دێتە ناو ئەم فۆرما شێوە دەگرێت. یعنی چاکە و حەق و ئەمانە لە هەموو دینەکان ئامان شتە، یعنی ئەوەی کایە یەک شتە ئەمانە. یعنی حەق لە دینێکەوە بۆ دینێکی تر ناگۆڕێت، عەدالەت لە دینێکەوە بۆ دینێکی تر ناگۆڕێت. عەدالەت هەر عەدالەتە، حەق هەر حەقە، بەس فۆرمی پێدەدرێت. ئەم فۆرمەش تەبیعەتی میلەتەکان دەیبەخشن بەو حەقە یا بەو عەدالەتە. و هەر کەسە لە ماڵەکەی خۆیە بەو فۆرمەی خۆیەوە دەتوانێت عادل بێت. کاتێ تو ئەم فۆرمە دەستکاری دەکەیت بە فۆرمەکەی ئەویتر، هەر خۆ بەخۆیی ئەو تەبیعەتە کۆمەکن ناکا کە تۆ شتەکان لە جێگەی خۆیان دانیت. ناتوانی دانابی، ناتوانی عادل بی، ناتوانی هەر شتێک لەمانە بیت. و هەر کەسە ڕێگای خۆی هەیە ئەوەی کە لە ناویە فەزیلەتە دێتە دەرەوە فۆرم دەگرێت. و ئەم یەکبوونە دەبێتە یەکبوونێک لە دەرەوەی یەکبوونی مادی، یعنی لە دەرەوەی یەکبوونی دەسەڵات، لە دەرەوەی یەکبوونی مڵک، لە دەرەوەی یەکبوونی چێژ. چونکە ئەم یەکبوونەی دەرەوە بەبێ ئەویتر ئەوانە نەفی دەکاتەوە، یەکێکیان دەبێت بە هەمویان. یەک ئیرادە هەموو ئیرادەکانی تر نەفی دەکاتەوە. بۆ نمونە لە مڵکخوازیە یەک ئیرادە خاوەنە، دەتوانێت خاوەن بێ، ئیرادەکانی تر هەموو نەفی دەکاتەوە، ئەوەی مڵکە هەمووی دەدێتە پاڵ ئەم، و ئەم ئیرادەیە هەموو مڵکەکە چی دەکات؟ تەسەڕوفی پێ دەکات. لە دەسەڵات خوازیە هەر ئەمان شتەیە. و سەلاحەدین هێزەکەی لەویایە کە دێتە ناو لەو سیستەمە دەردەچێ، ئەوان هەمووی لەسەر یەک ڕوقع یاری دەکەن، یعنی بە هەمان سیستەم یاری، یعنی سیستەمی مڵکخوازی و سیستەمی دەسەڵات خوازی دوو فۆرمی یەک سیستەمن. یعنی فۆرمن ئەمانە، فۆرمی سیستەمەکەن، کە تۆ دەڵێت دەسەڵات خوازی فۆرمی هەمان ئەو سیستەمەیە کە مڵکخوازیە، و لە شکلی دوو سیستەما دەردەکەون، بەس لە ڕاستیە ئەمانە یەک سیستەمن. یعنی هەر چێش خوازیش بە هەمان شێوە، ئەویش هەر هەمان سیستەم. بە سەلاحەدین سەر بە دنیایەکی ترە، و ئەو جوڵانەی کە دەیکا و ئەو هەڵسوکەوتەی کە دەیکا هەڵسوکەوتێکە سەر بەو سیستەمەی تر نییە. تەبان لە بینی میدیەکان و ئاشووریشان نەفسی شت هەیە، و میدیەکان زۆر زۆر کەمن و بچووکن، و ئاشوور بەو هێزەی خۆیەوە کە هەیە. لێرە مەوزوعەکە لە سیستەمایە، میدیەکان سیستەمێک پەیڕەو دەکەن، ئاشووریەکان سیستەمی دەسەڵاتخوازی پەیڕەو دەکەن، بەس میدیەکان سیستەمی دەسەڵاتخوازی پەیڕەو ناکەن. و ئەم پیاوە حەکیمە کە پێی دەڵێن دیاکۆ ئەمە ینی ئەم وشیاریە زیینوو دەکاتەوە لە نێوان خیاڵە میدیەکانە. و خیاڵە میدیەکان هیچیان ینی شتێکی گشتی دروست نابێ نەریتێکاریەکانەوە پەیڕەوکە، هەر یەکە بە نەریتی خۆیەوە پێکەوە هەن. ئەم حاڵەتی پێکەوەیە کە لە ناو کووردا هەیە کە فعلەن ینی ئەمە شتێکە ڕەبتی بەو نظامە ئاسەواری ماوەتەوە لایەن. ینی ئێمە وشیار سەر لە نوێ وشیار نەبووینەتەوە بەوە، ئەوەی کە ماوەتەوە وەکو شتێکی تەقلیدی ماوەتەوە ئێمە پەیڕەوی دەکەین، نەک وەک وشیاری. و ئەمە کولتوری هاوڕێیەتیە. لەبەرەوە ئەرستۆ دەکەوێتە کێشە لە مەوزوعی هاوڕێیەتیە، لەکوێ لەویە کە دەڵێ هاوڕێ دەتوانێت یەک هاوڕێ هەبێت،
وەکو چۆن عاشق دەتوانێت یەک معشوقی هەبێت. یعنی ئەمە تێڕوانینێکی تەبیعیە بۆ ئەوەی کە عەقلیە. یعنی من ئەمەم بەڕاستی کە خوێندەوە یعنی هەستم کرد یعنی وەکو بڵێی ئەو هوشیاریە لە ناو گریکان نییە لە ئاستە کۆییەکە کە جارێکی تیژ باسم کرد لە ئاستێکی کۆیە ئەو وشیاریە نییە چونکە ئەگەر ئەو وشیاریە هەبوایە ئەرستۆ ئەمەی نەدەوت بڵێ هاوڕێیەتی تۆ تەنها فریای ئەوە دەکەوی یەک هاوڕێت هەبێت. هاوڕێتی ڕاستەقینە تەنها لە بینی دوو کەسایە وە زیاد لە دوو کەس یەکسەر هاوڕێتیەکە دەبێتە هی چێش یا دەبێتە هی سوود. لەبەرەوە تەنها تۆ دەتوانی یەک هاوڕێت هەبێت ناکرێت تۆ کۆمەڵێ هاوڕێت هەبێت. و هاوڕێتی ڕاستەقینە لەگەڵ زۆرێک لە هاوڕێکانە ممکن نییە. ئەمەی کە ئەو حکمەی لێرە ئەو دەیدا لە ناو تەبیعایە لە ناو عەقلانیە لە ناو تەبیعا عاشقەکە دەبێ یەک معشوقی هەبێت. کاتێکە ئەم عاشق و معشوقە یەکێکیان عاشقە و یەکێکیان معشوقە نەک یەکێکیان هەم عاشقە و هەم معشوقە و تریشیان هەم عاشقە و هەم معشوقە. کاتێک کە ئەمانە هەم عاشق و هەم معشوقن ئەو فرەیە دێتە ئاراوە کە ئیتر ئیمکان هەیە چەند کەسێک ینی پێکەوە لە ناو ئەم عشقا بن. ئەم عشقە تەبەن دادەبڕێندێت لە لەوەی کە چێژە لەوەی کە فڵان لەوەی کە فیسارە. ئێستا لە عشقی ئەم عشقی چێشخوازە جۆرێک لە مڵکیەت هەیە. یعنی ئەو عاشقە دەیەوێت ئەو معشوقە تەنایی خۆی بێت. لەبەرەوە غیرە دروست دەبێ حەسوودی یەک دنیاشت دروست دەبێ ئەمووی سایکۆلۆژین و دەکەونە ناو ئەم دنیایەوە. و ئەم تاگڕەویە کە ئەمە تەنایی منە نابێت کەسی تر بچێ بەلایە ئەو هەموو فەوزا و فەرتەنە و فیتنەیە دەنێتەوە کە هەیە. و ئەمە لە ڕاستیە یعنی عشقە لە ناو ئەوەی کە جەستەیە بە کۆیە موش کە دەڵێم جەستە بە سایکۆلۆجیشەوە یعنی عشقێکی سایکۆلۆجیە. لە عشقەکەی ترا ئەم مڵکیەتە نییە چونکە مڵک وجودی نیە تا هەبێت بەس لەمی ترا ئەم ئەو دەکاتە مڵک و نابێت کەس بێ بەلایە و حەچی فیتنە و فەرتەنە هەیە لەویا دروست دەبێ. ینی ئەمە چێشخوازیە بەڵام سێرکەم زان چۆن مڵک خوازی دێتە ناو چێشخوازیەوە دەسەڵات خوازی شەر دێتە ناو ینی هەر سێ هێزەکە ئیش دەکەن لەو شوێنە. ئەمە تەبەن هەر کاتێکە هاوڕێیەتیەکە لەسەر ئەساسی سوودە یا لەسەر ئەساسی چێژە لە ناو هاوڕێیەتیش هەیە ینی نەگەر لە ناو عشقە لە ناو هاوڕێیەتیشە ئەو تەملیکردنە دروست دەبێت. ینی کەسی تر نابێ بچێ بەلای ئەو هاوڕێیە ینی هەوڵ دەدا ئەم کەسە ئەوانی تر بەردەوام دوور خاتەوە لەوەی کە ببن بە هاوڕێ ئەو بۆچی چون کەس دەکامی تر کەم دەبێتەوە. و ئەمە لۆجیکی زیندەوەرەکەیە لە ڕاستیە لۆجیکی مرۆڤەکە نییە. لە لۆجیکی مرۆڤەکە ئەمە لە ئارا مڵکێت لە ئارانیە دەسەڵات لە ئارانی ئەمانە ینی هیچی ئەو دوو کەسە هەستی پێ ناکەن ناز لەگەڵێک کاس بە دەسەڵات دەکەن ناز بە مڵداری دەکەن کە یەکێکیان مڵکیەویترە ینی نەهست بە چێژ دەکەن چێژ وەک ئەوەی کە تۆ وەک بابەتێک بۆ چێژ بەکاری بێنی ینی بەکارهێنان بۆ چێژ و ئەمە لە ئارانیە. و کاتێک ئەمانە لە ئارابوو ئیتر تۆ دەزانی ئەوەی کە هەیە لە ڕاستیە عشقێکی تەبیعی غەریزیە و ڕەبتە بە سایکۆلۆجی ئێمەوە و ینی عشقی نێوان زیندەوەرەکانە عشقی نێوان مرۆڤەکان نییە عشقێکی زیندەوەرانەیە. کاتێک کە تۆ بەرز دەبیتەوە بۆ عشقە ئینسانیەکە ئیتر ئەمانە نامێنن ینی نە دەسەڵات وجودی دەمێنێ نەهەز بە دەسەڵات ململانەی دەسەڵات هەیە نە ململانەی مڵک هەیە نە ململانەی بەدەستێنانی چێش هەیە ئەمانە لە ئارانی هەر وجودیان نیە. تۆ ئەسڵەن کە دەکەویتە ناو ئەو پەیوەندیەوە ئەمانە هەر لە ناو جسمتا نامێنی تۆ یعنی هەتا ئەو شتانە ئیشکەن هەز بە حەسوودی و ئیرەیی و فلان و فیسار و مڵکێت و ئەم هەموو فیتنە و فەرتەنەیە کە هەیە هەموو شەڕەکان ئەمە دەینێتەوە ئەوەی کە لە نێوان ئەمە ڕوو دەدا و ئەوەی کەوا دەکای ئەمە یەکتر نەبینین ئەمەیە
بەڵام کاتێککە ئەو پەیوەندیەی سەرەوە دروست دەبێ ئەمیش ئیتر زیندەوەرەکەش بۆ خۆی ژیانی بە شکلێکی ئاسایی کە گونجاوە بۆ ئەو زیندەوەرە ڕێک دەخرێتەوە یان خۆی ژیانی ڕێک دەکەوێتەوە لەگەڵەوەی ترا بەس کاتێک ئەمیتر ناتوانێت ژیانەکەی ژیانە ئینسانیەکە ینی پەیوەندی مرۆڤ و مرۆڤ ڕێکخاتەوە ینی زیندەوەرەکە پەیوەندی زیندەوەرانەی ئینسانەکان ناتوانێت پەیوەندی مرۆیی ئینسانەکان ڕێکخاتەوە بەڵام بە پێچەوانەوە گەر پەیوەندی مرۆیی ئینسانەکان ڕێکەوێتەوە خۆی پەیوەندی زیندەوەرانەکەیان ڕێک دەکەوێتەوە ئەو کاتە پەیوەندی زیندەوەریەکە بە پێی پەیوەندیە مرۆیەکە دەچێت بەڕێوە بەڵام پەیوەندیە مرۆیەکە هەرگیز بە پێی پەیوەندیە زیندەوەریەکە ناچێت بەڕێوە یعنی ئێمە ناکرێت کەسێکی دەسەڵات خواز بین و لە عینی کاتا چاک بین ناکرێت من تۆ بە کۆیلە بزانم و چاک بم ناکرێت ناکرێت نەک ئەوە من تۆ بە ئاغا بزانم و خۆم بە کۆیلە بزانم ینی ئازاد نەبی ناکرێ ئەمە ینی کە تۆ چاک بیت ینی ئەمە باسی کۆیلایەتی ڕواڵەتی ناکەم چونکە ئەم کۆیلایەتی ڕواڵەتیەکە لە ناو مۆزۆی زیندەوەرەکایە دەکرێت کەسێک بە دۆخێکی کۆمەڵایەتیا بڕوە بە تایبەتی لە سەردەمە کۆنەکانە لێرەش فۆرمی تەبەن تازەی وەرگرتووە نامان شتە قەدەرێک بیکاتە کۆیلەی کەسێک ینی بفرۆشێ و بێتە کۆیلە ئەمەی کە دەفرۆشێت و دەبێتە کۆیلە ئینسانەکە نییە ئەمە زیندەوەرەکەیە نەک ئینسانەکە ناکرێتە کۆیلە تۆ دەکرێت زیندانی کەی هەرچی لێ بکەی لێکەی بەس ئەوە تۆ ناتوانانی ئەو شوێنە لە ڕێگەی ئەمەی مادیە ئەوی تر تۆ ناتوانانی کۆنتۆڵی کەی ڕایگری ئەمە ناکرێت بە پێچەوانەشۆ دەکرێت ئینسان پاشایەک بێ بەڵام کۆیلە بێ لە ناو ژیانە ینی وابەستە بێ بە ڕایەتەکانی و ڕایەتەکانی نەمانەویش نامێنێ چونکە پەیوەندیەکە پەیوەندی زیندەوەرانەیە بەڵام کاتێک کەسێک بە فەزیلەت پاشایە ینی لە خۆیان پاشایە ئەم کەسە دەسەڵات خواز نییە و ئەم کەسە پاشایەتەکەی ڕەبتی بە ڕایەتەکانەوە نییە ڕایەتەکان نەیان کردو بە پاشا ینی ئەمە بەر لە هەموو شتێک خۆی پاشای خۆیەتی و خۆی لەژێر حکمی خۆیەتی ینی ئەمە شتێکە لە ناوەوە ڕوو دەدا ئەمەی دەرەوە تەنها ینی شتێکە فۆرمەکە ئەوەی زیندەوەری و دەرەکیە پێی دەدا ینی بۆ ڕێخستنەوەی ئەمی ترەوەنا لە ناوەوە پاشا و گەدا لێرە فەرقان نییە لە پەیوەندیە مرۆیەکە ینی پاشایەک پاشا بێت لەگەڵ گەدایە کاردووکیان لەو پەیوەندیە مرۆیان ئەسڵەن ئەم پاشایەتی و گەدایەتی و نازانم چییە ئەمە وجودی نامێنێ کاتیان دوانە پێکەوەدا دەنیشن و هیچ کامیان هەستی پێ ناکەن ئەمە جۆرێکە لە پەیوەندی تایبەت وە هەتا ئێمە وشیاری پێ پەیان نەکەین لەوانەیە ئەم قسانەی کە من باسی دەکەم وەکو جۆرێک لە خەیاڵ وەرگیرین بەس ئەمە ینی وایە و ئێمە دوو کاینین کاینێکی مرۆیی و کاینێکی بایۆلۆجی و زیندەوەرانە و زیندەوەرین ئێمە لەلایەکەوە لەلایەکی شۆ مرۆڤین و مرۆڤەتی ئێمە شتێکی زیادە نییە لەسەر زیندەوەریەتێکەمان ینی خاصیەتێکی هین بێتەوەی کە وەکو بڵێ ئێمە زیندەوەرێک بین بەڵام عەقڵمان هەبێت عەقڵ ئێزافە کرابێتە سەر زیندەوەرەکەمان نە ئێمە وەک مرۆڤ هەر کاینێکی سەربەخۆین لەو زیندەوەرە و ئێمە وەک مرۆڤ زیندەوەرنین لە ڕاستیان ئێمە لە ناو زیندەوەرێکە هەین نەک زیندەوەری و دەکرێت ئێمە نەبین لە ناو ئەم زیندەوەرە و زیندەوەرەکە خۆی هەبێت ینی ئێمە ئەم وشیاریە دەربێت لە ناو ئێمە بە زیندەوەرەکە دەمێنێتەوە دەشکرێت بمێنێتەوە وەکو هەر زیندەوەرێکی تر زاوزێ بکە خۆراک بخواردنان بخوا هەر شتێکی تر کە هەیە بیکات و ئەمانە کە ئێمە جای کەینەوە ئەو کاتە بە ڕۆشنی دەتوانین ئەو کاتە دەتوانین هاوڕێیەتی ڕاستەقینە لە هاوڕێیەتی ساختە یا هەر پەیوەندیەکی تری مرۆیی لەگەڵیەکە کە پەیوەندی مرۆڤەکانە نەک پەیوەندی زیندەوەرەکە لە یەکتری جیا بکەینەوە